بەناوی خۆی گەورە سڵاوتان دەبێت و ژینگە دۆستانی و پاسی سوارانی کوردستان. ئەمڕۆ بە درێژەی چارەنگەکانی بەکردکردنی پاسکیدا لەگەڵ هاوڕێیانی ژینگە دۆستنەوە هەوەستین بە هێڵکاریکردنی دانانی شوێنی پاسکیل بۆ پاسکی سوارانی کە عاشقی ئەوان یان بەتەمای ئەوان پاسکی بکەن بە کولتور و ببن بە بەشێک لەوانی کە پاسکیل بەکاربێنن بە ژیادی ئۆتۆمبیل. ئێمە لێرە لە ڕۆژی شەماعەکە لە هاوکاری ئیدارەی پەرسەرەکی فامیلی ماڵ گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەیە بە سوپاسەوانێ ڕێگەیان پێداین و خۆشیان شوێنی پارکینگی پاسکیلان بۆ کردین. ئەمەش وەکو ئەندامانی گروپی ژینگە دۆستی و پاسکی سواری بەشدارین لەم چالاکیەوە، هیوادارن ڕۆژێک کە پاسکیل ببێ بە کولتور و ئێمەش وەکو وڵاتانەی تر بین بە بەشێک لە بەکارهێنەری پاسکیل. چالاکیەکەمانە کۆتایی ئیشەکەمان هەڵکاریەکە بۆ یاری گەشت بۆ فامیلی ماڵمان کێشا لە هاوکاری ئەوان کۆتاییمان بە یەککارەکە گویان. لێرە پایین کۆتایی ئەمەیە هیوادارم ڕۆژێک پاسکیل بووە بە کولتور و ئێمە هەموومان پێویستمان بۆ بێ پاسکیل بەشێک لە سەرچاوەی هۆکاری گواستنەوەمان بێتگە ئۆتۆمبیل و بابەتەکانی تر. کۆتایی شەکەی ئەمە بوو. هیوادارم توانی بێتمانیشی جوانمان بۆ یەکرد بێت و بۆ هەموو هەمیشتمانانی خۆشەویست لێرە بەخوا گەورەتان ئەسپێنین، خوا گەوەر هەموو باشان بێت.